لیاری لوتکەی هەفتەی نوێیەمی خولی نایابی لاوانی کوردستان لە دهۆک لاوانی زێرەڤانی پێشەنگ میوانداری پێشمەرگەی هەولێری دووەمی کرد و هەردووکیان لە پێگەی خۆیان مانەوە. چارچوب یارین گران هداش خولا نایاب لاوین کردستان یا تاپا پی الدهوک هردویان پێشەنگین خولی زێرەڤانی و پێشمەرگەی هەولێری ریپری ایک بون. نیوایی که دایاری پشیاریت ها تکرن و پتریا یاری نیوا یاریگه پریوت شو و هر دو تیما خما تو مارکرنا گل نبو هندی خما باروانی کرنه ایدا کچو گل سر نهن دلیوین گل کرنه جی نبونش بلی و یا کل خولک 34 بو پشمرگی و هولیر چه بوی و گلچه زیروانی کنترل سر کری. نیوا دوی ده هر دو تیم حالن زده تر دانش به خمت شکاندن و انجام وکویه دلیوه زده بون و جاران تندو تیجیت یاری جی دا پیدا بو دادوانی جی چندین کارتن زردان یاری کرن هر دو تیما لیاری پا کوی بی گل دو مایی کاد. پیش او یاری لپلی دوم بوین هاتوین بو برنەوە بۆ لە زێرەوانی بینەوە پلی یەکەم بگرین بەڵام هەموو هەوڵە چشماندا بەڵام یاریەکە فرسە شیوای تێدا نەبوو تۆزێ داخراوە بۆ هەردوو لابا ترسەوە یاریان دەکرد ڕاستی تعادلیش بۆما باش نەبوو بەڵام خراپیش نەبوو. ئەهەمیەتی گەمەکەی هەموو یاریزانەکانی هەردوو تیپ دەیانزانی هەمیەتی یاریەکە چەندە و لەبەرەوەی نزیک دەبین و لە کۆتایی خولەکە دوو یاریمان ماوە هەردوو تیپ دەویست یعنی تووشی شکست بن بۆ یاریەکە تۆزێ داخراو بوو لە هەردوو لە ینی فرسەی تێدا نەبوو ڕاستی. براستی افیاریا بو مزورا گرم بو سه خال ویاری زور گرم بو هم داشتن سری لیست بارا پتر یعنی پتر پارزین مینا سری لیست سرای سه آریزای ما سرگی نکرد و گنا بشن گل کرد ما براستی سبب هندی بو افر که هم بشن نشن فريق گل بکردن بس الحمد لله يعني بهر حال ام في انجام جد راضي بوين حتى کی ام دی گویم المنافسه ما و ان شاء الله بشن دیاریت بيجي انجام باش دست خوفا ببینین دا بشن سری لیست پارزین و ببینن قهرمان دی ورسی. و انجامیان زیروانی سرکشی لیست خوله پار از 20 خالا و پیشمرگی هولری جی مال رضا دویب 19 خالا. آمد بریفکانی کانال آسمانی پیام دهوک.